کاک کامەرانجان کێشەی تۆ لەگەڵ ڕێزانخانە چییە؟ زۆر سپاس کاک دکتۆرژیان کە ڕوخسەتی پێین بینە بەرنامەی جەنابەوە. من پێشتر بە تەلەفۆن چەند جارێک قسەمان کرد لەگەڵ جەنابێت و هاتیشم ڕاوێژمان کرد، بۆیە قەرارمانە بینە بەرنامەکەی جەنابێت. من هاوسەری خۆم زۆر خۆشەیە و زۆر ڕێزیشی لێگرم چکە لەبەرەوەی دایکی مناڵەکانمە و من نامەوێت حاڵەتێک دروست بێ بگەینە لێک جیابوونەوە، بۆیە هانام بۆ جەنابەت هێنا. بەڵام ئەوەی کە کێشەی منە لەگەڵ ئەم هاوسەرەمە ئەوەی کە بەردەوام متابعەی خەڵک، دراوسێکانم، خزمەکانم، کەسەکانم، هاوڕێکانم، هاوڕێکانی خۆی، هەموو کەسە نزیکەکانمان ئەکات. ئەم بەردەوام لەوەیە چی بکات؟ گۆڕانکاری بکات. ئەم حاڵەتانش هەمووی بۆتە کێشە لە ماڵی منە. بەردەوام کێشەکانم ڕۆژ بۆ ڕۆژ زیاتر ئەبێت بە حاڵێک کە من مناڵەکانم لێم بێزار بوون، مناڵی خۆمن، جگەری خۆمن لێم بێزار بوون. ئیتر تەحەمولی ئەویان نەما لەگەڵ ئێمە ژیان بکەن، چکە بە بەردەوامی کێشەمان هەیە. کێشەی سەرەکی من لەگەڵ ئەم هاوسەرەمە چاولێکەریە. چاو لەم دراوسێمەکە، چاو لەو خزممەکە، چاو لەم کەسمەکە. دراوسەیەکم سەفەرێک بکات کاک دکتۆر، ئەبێت ئیلا من سەفەر بەم بکەم. ئەگەر سەفەری بۆ پێ نەکەم یەکسەر ئاژاوە دروستە بێت، ماڵم بۆ چۆڵەکات، ئەتۆرێت. دراوسەیەکم سیارەیە گۆڕێت، ئەم ئەبێت ئەو ڕۆژە من سیارەکەی بۆ بگۆڕم. ئەگەر سیارەی بۆ نەگۆڕم دووبارە ئاژاوەکانم دروستە بێتەوە. دراوسەیەکم خانووەکەیە گۆڕێت، خانووەکەی تەعمیرەکات، ئەی گۆڕێ. ئەبێ منیش وەکو ئەو بکەم. خزمێکم یەت جلێکی جوان ئەکڕێ، ئەم ئەبێت من هەم نفسی ڕۆژ من چم جلەکانی بۆ بکڕم. ئەگەر نەیکڕم ئاژاوەکەم دروستە بێت. بە بەردەوام لەم کێشانەیە کاک دکتۆر، من خەیانۆم عەیبی نییە، سیارەم عەیبی نییە، ژیانم عەیبی نییە، لە هیچ شتێکم کەم نییە. سوێنە بۆ خۆم بەخوا، من سەرەتای ژیانم بوو زۆر نەبوو نەدار بووم. عنی ئیتر خۆم ئەمزانی بەزین بە حاڵی خۆمە هاتەوە. کاتێککە ئەمەم هێنا داوای شتی لێکردم، من ناچار بووم چوم قەرزم بۆ کرد، تەنیا لەبەرەوەی دڵی ڕاگرم خۆشم ویستووە. بەڵام کاک دکتۆر ئەم ڕێز لەم خۆشەویستی من ناگرێت. یەت بە چاولێکەری چاو لەم دراوسێم کات، چاو لەم کەسمە کات، بە بەردەوام خەریکی ئەوەیە. حاڵم وای لێ هاتووە خەریکی نزیکی تەلاقە بم. من بۆیە هانام بۆ تۆ هێنا، بۆی نەگەمە تەلاق، بۆی پاشە ڕۆژی مناڵەکانم وەکو ئەو مناڵانە نەبێت کە دایک و باوکیان لیان جیابوونەتەوە و ئێستا لە خانەی بێسەرپەرشتانن، ئێستا کە لەسەر جادەن، ئەنواعی شت ئەکرێت. یەک شتی بۆ نەکەم ئەم یەکسەر تۆراو لە ماڵی باوکێتی. باسکە کامەرانجان ڕێزان خان بۆ ینی تۆ کچم کەسێتی خۆت هەیە، بیرکردنەوەی خۆت هەیە، یعنی ئمە جۆرێکە لە پاشکۆیەتی، ینی هەر کەسێ شتێ بکە. ئەی باشە تۆ لە کۆڵانێکە لەوانە بیست دراوسێەوە هەبێ لەم سەرەوە ئەو سەرەوە بیگرە بەرامبەرە بیگرە، ینی هەریەکێ لەوانەیە شتێ بکەن، یعنی بێت تۆ ئەوان هەر یەک شت بکەن بە هەر بیستیان بیست شتەکەن، ئەبێت تۆش بیست شت بکەیت. یعنی ئەمە لێرە بیست ئەوەی ئەوانە. یعنی من نەکەشم بەڕاستی کاتی خۆی کە پەیوەندیمان کرد شتەکانتان بۆ نادوم، یعنی هەستەکەم داواکاریەکانی تۆ زیاد لە پێویستە، یعنی بیل لەوانە ناکەیتەوە یەکەم جار اینجا داوای شتێ بکەیت. سپاس کاک دکتۆر، سپاس بۆم دەرفەتە. من لەگەڵ قسەکانی کامەرانانیم، یعنی خەڵک بۆچی کاسپیەکە بۆی بەخۆشی بژی. من یعنی بۆچی من بەخۆشی نەژیم، بۆچی وەک کەس و کارەکەی خۆی نەبم. وەڵی دراوسەی وامان هەیە کاک دکتۆر، خۆی کەسی وای هەیە، یعنی فلسێکی قەڵب ناهێنێ، هەر ڕۆژی و سیارەیەکی پێ. ڕاستە ئێمە خانۆکەمان عیبی نییە، ڕاستە کێشەی نیە، بەڵام من حەزەکەم خانۆکەمان لەی هەموو دراوسێکانمان خۆشتر بێ. حەزەکەم شتی جوانمان هەبێت، یعنی بۆچی ئەوان هەیەیان بێ، بۆچی ئێمە نەمان بێ، ئێمە کێشەمان چییە کە ئەم بتوانێ و دەستی بڕا، بۆچی یعنی نەتوانێ هەموو کاتێک شتی جوان بکڕێت یان خانۆکەمان بگۆڕین، کێشە چییە؟ بەشە ڕێزان خان، یعنی تۆ وا تەسەورەکەی بەختەوەری و کامەرانی لە ناو خێزانەکەتە بە سیارە گۆڕین و بە مۆبایل گۆڕین و بە جلوبەرگ و بە لاسایکردنەوەی کەسانی ترە. یعنی ئێستا تۆ ئەو شتانەتان کردەوە وەکو کاک کامەرانیش باسەکە، ئەو شتانەتان زۆر کردەوە، مەسڵەفێکی زۆرتان کردەوە، بەڵام بەختەوەر نینەوەتە کێشەتان هەیە. ئەمە یەک. دوو، کچی من ئینسان یە لاسایی خەڵکە کاتەوە، بەڵام لە شتە باشەکانە.
ئەگەر یەشی هەموو هەفتەیە سیارەیەکە گۆڕێ ئەگە سیارەکەی عیبی هەیە قەینا بەس ئەگەر عیبی نییە ئەم کابرایە دیارەیتر پارە زۆریە یاخود هەست بە کەمیە هەر شتێکە ئەی بۆ تۆ لاسایی ئەمە بکەیتەوە ئەی بۆ لاسایی دراوسەیەکی خزمێکی کەسێک ناکەیتەوە کە 10 ساڵە سیارەیەکی هەیە ئیشی خۆشیە کات خۆی سیارە چییە؟ ئیشەکانە بۆ جێبەجێ بکە مۆبایل چێ ئیشەکانە بۆ جێبەجێ بکە مەسەلەن خانوویێ تیا بژیت و کەم و کورتی نەبێ بەڵام تۆ خۆ دڵی خانۆکەم عیبینە بەڵام لەبەرەوەی دراوسەکەمەی گۆڕێ منی زەبێ بیگۆڕم تو ئەم بیرکردنەوەی من بڕا ناکەم بگەیتە نەتیجەیەکی باش یعنی ئەوە ئێستا کاکەمانە ڕێ مناڵەکانیش بێزار بوون هەڵێ گەشتووەتە ئەوەی بیر لە تەلاق و لێکجیابوونەوەکە